خوای پەروەردگار ئینسانی تەوبەکاری خۆش دەوێت. إن الله يحب التوابين کاکە ناتەوێت خوای گەورە ئەتۆی خۆش بوێت دەی وەرە تەوبە بکە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار واز لە گوناه و تاوان بێنە ئەوەتە خوای گەورە دەفەرمێ خوا ئینسانی تەوبەکاری خۆش دەوێت. بەسەرهاتێک هەیە کە زۆر جێگای دەرس و پەنج لێ وەرگرتنە کە لە کتێبی التەوابین داهاتووە بە ناوی تەوبەی عەکبەری کوردی کە ئەو پیاوە دەگەڕێتەوە دەڵێت خەریکی دزیکردن و ئەوانە بووین لەگەڵ کۆمەڵێکدا ڕۆژێکیان لە شوێنێک دانیشت بووم بینیم کە باڵندەیەک تەیرێک چۆلەکەیەک دەچۆ ناودارێک کە ناوی دارەکە کلۆر بوو بۆش بوو هەر دەچۆ ئەوێ هەندێک خواردنی دەبرد و کاتێک داهاتەوە دەرێ جارێکی دیکە دەچۆوە بۆ ناو ئەو دارەیە کاتێک کە چوم دەڵێت تەماشای دارەکەم کرد مارێکی کوێر لەوێدایە ئەو چۆلەکەیە خوای گەورە بۆی موسەخەر کردووە خواردنی بۆ دەبرد دەمی دەکردەوە و دەیخستە ناو دەمی مارەکەی و دواتر جارێکی دیکە دەچوو خواردنی دەهێنایە و دەهاتەوە بە هەمان شێواز بەو شێوازەیە خواردنی دەدا بۆ مارە کوێرەیە. عەکبەری کوردی دەڵێ بیرم کردەوە گوتم ئەی خدای پەروەردگار تەماشاکە ئەوە مارێکە پێغەمبەرەکەت صلی الله علیه وسلم فەرمانی کردووە کە بکوژرێت بەڵام ئێستا کە کوێر بووە لە ڕێی باڵندەیەکەوە ڕزق و ڕۆزی بۆ دابین دەکەی و ئەوە تا بۆت موسەخەر کردو کە ڕزق و ڕۆزی ئەو مارێژ فرامۆشت نەکردووە ئەدی ئەمن کە ئینسانێکم عەقڵم هەیە چاوم هەیە ئایا چۆن دەبێت زی بکەم و ماڵی خەڵک ڕێگری بکەم و ماڵی خەڵک ببەم خوای پەروەردگار ڕزق و ڕۆزیم هەر دەدات بۆیە هاوار دەکات و دەنگی تەوبە بەرز دەکاتەوە کە دەگەڕێتەوە بۆ لای خدای پەروەردگار دەفەرمێ ئەوانەی کە لەگەڵم بوون هەمویان لەگەڵ مندا تەوبەیان کرد و گەڵانەوە بۆ لای خوای پەروەردگار ئەنجا دەفەرمێ گوتمان با بچین بۆ ماڵی خوای پەروەردگار و بچین حەج بکەین دەفەرمێ سێ ڕۆژ بەڕێگاوە بووین چووین بۆ ماڵی خدای پەروەردگار و بۆ حەجکردن لە ڕێگادا لە گوندێک لاماندا دەفەرمێ ئەمن لە پێشی کاروانەکەیەوە دەڕۆیشتم پیرەژنێک لەسەر ڕێگا بوو گوتی ئایا عەکبەری کوردیتان لەگەڵدایە دەفەرمێ گوتم ئەمن عەکبەری کوردیم فەرموو ئیشێ کارێکە چیت هەیە گوتی واللهی ئەوە سێ شەوە پێغەمبەرم لە خەودا بینیوە صلی الله علیه وسلم دەستەجلێکی پێ بوو پیرەژنەکە وتی لە خەومدا پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی وتوم بڕۆ ئەو دەستەجلە و ئەو قاتەیە بڕۆ بیدە بە عەکبەری کوردی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو پیرەژنە دەڵێ گوتی گەنجێکمان هەبوو کوڕێکمان هەبوو کە بە تەمای زەماوەند بوو بەڵام خوای پەروەردگار بردیەوە بۆ لای خۆی و پێڕا نەگەیشت ئەو جلانە هی ئەو کوڕەمە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خەومدا پێی وتم بڕۆ ئەو جلانە بدە بە عەکبەری کوردی چونکە تەوبەی کردووە گەڕاوەتەوە بە لای خوای پەروەردگار بزانە ئەی موسڵمان خوای پەروەردگار تەوبەکاری خۆش دەوێت بزانە بەهۆی تەوبەوە چۆن خۆشەویست دەبی لە لای خدای پەروەردگار پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خەودا بەو پیرەژنەیە دەڵێ بڕۆ ئەو قاتە بدە بە عەکبەری کوردی چونکە تەوبەی کردووە ئەوەیە کە خوای گەورە دەفەرمێت إن الله يحب التوابين کاکە ڕاستە کەلامی خدای پەروەردگار خوای گەورە ئینسانی تەوبەکاری خۆش دەوێت دەی ئەتۆش ئەگەر دەتەوێت خوای گەورە ئەتۆی خۆش بوێت بگەڕێەوە بۆ لای خدای پەروەردگار